خۆی لەوانەیە 2000 زیاتر 2000 و تقریبا 200 شتێک جەنازەی شوتێ تا ئێستا لێرانە بەرێ بە شەو بە ڕۆژ فەقیرێ دەستی لە ناو ئیشێ باە بۆ خۆی حەداد بوو ئیشە حەدادی دەکرد دەست لە ناو ئیشێ با کە دایانگۆ جەنازەکە یەکسەر بەجێی دێشت و داد خێرەکەی دەکرد خۆی دەیان و سەدان کەسی لێرە کفن و دفن کردو و شۆردوێتی و لە گۆرستان بە خاچی سپاردووە ئەمڕۆ تەرمەکەی خۆی هێنراوەتەوە هەمان شوێن بۆ شوشتن و کفنکردن ئەمە چیرۆکی هاوڵاتیەکە بەناوی ڕێبوار مراد کە ناسراوە بە حازی ڕێبوار لە کۆیەکە لە مزگەوتی خێرخوازان بە خۆبەخشانە مردووی دەشۆرد و ئەمڕۆ لا ڕووداوێکی هاتووە لە ڕێگای نێوان کۆیە دوکان لە نێوان ئۆتۆمبیلێکی توێتە هایلۆکس و میکسەرێک ڕوویدا لە ئەنجامدا حاجی ڕێبوار و برایەک و زاوایەکیان لە ڕووداوەدا گیانیان لە دەستدا ئەمڕۆ تەرمەگەیەنراوەتەوە بۆ ئێرە بۆ شۆردن و کفنکردن من لەگەڵ مامۆستا هاشم شیرەی پێشنەژ و تارخێنی مزگەوتی خێرخوازان گفتگۆ دەکەم مامۆستا کاک حاجی لە لای ئێوە تا ئێستا بەنزیکەی چەند کەسی شوشتۆ کفن کردو ئەسپادەی خاش کردو خۆی لەوانەیە 2000 زیاتر 2000 و تقریبا 200 شتێک جەنازەی شوتێ تا ئێستا لێرانە بەرێ بە شەو بە ڕۆژ فەقیرێ دەستی لە ناو ئیشێ باە بۆ خۆی حەداد بوو ئیشە حەدادی دەکرد دەست لە ناو ئیشێ با کە دایانگۆ جەنازەکە یەکسەر بەجێی دێشت و داد خێرەکەی دەکرد ئەوەندەی حەز لە خێرەکەی بۆ ئەوەندەی حەز لە خێرەکەی بە تا لۆ خۆشی و تەرتیبات و حەدادی و ئەو ئیسحافە ئێستاوە لۆ خۆی دووەوە هەمووی لۆ خۆی تەرتیبی کردێ فەقیرە فی سەبیلیلاش لە پێناوی خوای گەورە ئەرێوەڵە خدا لێی خۆش بێت بەرێ ئێوە هیچ چیرۆکێکتان هەیە ڕۆژ چمان نەویەوە فەقیرەمە شەو ڕۆژ لێرە پێکەوەینا نوێژی نوڕانێشی لێرە کرد بە جەماعەت فەقیرێ و جا چوو لەویش لێن دەرێ ئەو شوێنەی کە لۆی دەچوو لەوێش جەنازە شۆرشکەمان دروست کرده بوو لە بۆ ئەوەی کەوا برێن مەسەرەن خەڵکی دەشتی کۆیەوانە عەزیەت نەخوا لێرانە بچی لێن دەرش ئیشی دەکرد لێ فەقیری لە ڕێ هاتنەوە تووشی ئەو حادیسێ ڕۆژار بۆ کاری خێرخوازی ڕۆیشت بەری لۆ کاری خێرخوازی ڕۆیشتوە ڕێوەڵە خدا لێی خۆش ساڵە لەگەڵەوەیش دەکات والله تقریبا لە 2000 و تقریبانەوە 15 زیاتریش باوە تقریبا 15 تقریبانەوە 11 سارە لێرە جەنازەی دەشۆ لا ئێوە هیچ کاتە بۆ باسی مردن بکە ئەرێ وڵا فەقیرەی هەر تۆزێک لە خۆشی برێن مەسەرەن ئینسانێکی درساف و درناسک بوو ینی بەردەوام ینی کە یەکێک دەمر لێرە لەو دەگریا فەقیرەی فرمێشی داتە خوارێ زۆر خەمیەوەی بوو ینی زۆر بەڕاستی کەسەکی زۆر ینی ساف و پاک و ڕێک پێک بوو ئەنی کەسێک بوو وەسف ناکرێت چی لە دریدا بە یەکسەر پێی دەگوتی هیچ ئەوەی غەل و غەشی لە دریدا نەبوو کە بەداخەوە زۆر بەداخەوە ئینشاءڵڵا خوای گەورە لێی خۆش دەبی و خوای گەورە عەفوی دەکا و خوای گەورە فیردەوسی بە قسمت دەکا ئینشاءڵڵا تازە قورسە بۆیەوە شوێنەکەی پڕکەن والله جا برم چی ئەوە مردنەوە سیز ناکرێت لەگەر مردن و قەزا و قەدەری خوایە و سیز دەکرێت بەڵێ ئەمە قسەی مامۆستا هاشم شیرەی پێشنەژ و وتارخوێنی مزگەوتی خێرخوازانە لە کۆی وەگە ئەو ڕایگەیاند کە ئەم ڕۆژ تەنانەت بۆ کاری خێرخوازی چوون بۆ ناحیە ئاشتی بۆ ئەوی لەوێ شوێنێک بۆ مردو شۆردن دروست بکەن و وەک ئەو باسی کرد هەزاران مردووی لە مزگەوتە بەدەستی خۆی شوشتۆ و ئەم ڕۆژ تەرمەکەی خۆی هێنراوەتەوە هەر ئەو مزگەوتە.